دکتۆر جیان چۆنی؟ سڵاو کاکرابەر. ئەم جارە من جێی تۆم گوتۆتەوە من بە پرسیارێک دەست پێ دەکەم. لە ئەڵلقەی پێشوو زۆر باش باسمان لە پاشخانی فکری کلاسیکی یا ڕێگە خۆشکەر بۆ یا باسمان لەو سیاقە کرد کە تایدا ڕێگە خۆشکەر بوو بۆ سەرهەڵدانی یان پێناسەکردن یان ناساندنی نیشتیمان و نەتەوە و نەتەوەسازی و کورتبوون و باسمان لە خانی کرد و باسمان لە حاجی قادری کۆی کرد و باسمان لە خانەی قوبادی کرد و ئەمانە ئەمڕۆ لەم مناقەشەیە هەوڵە دەین زیاتر قسە لەسەر فۆرمە سیاسی و بەڕێوەبردنەکەی ئەو سیاقە ئەو سەردەمە بکەین و لە دیوێکدا ئێمە باسمان لە ئەڵلقەی یەکەمە باسمان لەوە کرد کە چۆن ئەم شاعیر و ڕۆشن فکرانەی کورد بانگەشەیان کردووە بۆ ئەمەی ئەم فۆرمە بگۆڕێ بۆ بەرەو یەکگرتن و ئیتیحاد و ئیتیفاق و ئینقیاد ئەمڕۆ دین بازە واقعی ئیدارەکەکەین هەوڵە دێن تۆزێ لەوە تێبگەن کە سەردەمی ئەو کاتە فۆرمی بەڕێوەبردن چۆن بووە دیارە مێژووی سیاسی کوردستان ینی مێژوویەکی یەک ئاراستە نییە یەک هێڵ نییە بڵێ لەسەر یەک ڕتم ڕۆشت بێ ئێمە بزنجیرەیەک ڕووداومانەیە ئەم زنجیرە ڕووداوانە کارلێکیان لە یەکتری کردووە ئەوە هەر لە بۆ نمونە کاریگەری پێکاتەکانی خێڵ و میرنشین و تەریقەتەکانەوە بگرە پاشان ئەگوازینەوە بۆ دروستبوونی دوو دەوڵەت یا دوو ئیمپراتۆرێتی ناوچەی کە سەفەویەکان و عوسمانەکانن اینجا دین کۆتایی ئەم دوو ئیمپراتۆریتە دێنە سەردەمی دەوڵەتی نەتەوەی لە هەموو ئەمانەدا بۆ نمونە لە سەردەمی ئیمپراتۆرێتی عوسمانی و سەفەویدا ناوچەی کوردستان پێڵن ناوچەی بافرزۆن ینی ناوچەی پارێزراو لەم ناوچە بافرزۆنەدا هێزە کوردیەکان لە شکلی مێرنشین و تەریقەت و خێڵەکانە جۆرێک ڕێککەوتنیان لەگەڵ ئەم ئیمپراتۆریتانە هەبووە بازیان داوە سەربازیان مەسەرەن سەربازیان نردووە بۆ ئیمپراتۆرەتەکان کە پێویستیان بوو بێ بە جۆرەی دابشبوونەکان تەمان لە دوای شەڕی چاڵدێران یەکەی ئیداریان هەبووە مۆرمونە یەکەی ئیداری سەربەخۆیانە بووە پاراستنی سنوورەکانیان سنووری ئیمپراتۆرێتەکانیان پاراسۆ ئەمانە هەمووی وەزیفەیەک بۆ جۆرێک لە سەروەری دانوستانکار یان جۆرێک لە سەروەریەکی ڕێککەوتنی لەگەڵ کراوە لەگەڵ دەوڵەتەکانە و ئێمە لەم قۆناغەیە سیاسەتی ناوچەکە جۆرێک بووە نەسەر بەخۆیی بووە نە بەتەواوەتیش ملکەتی دەسەڵاتی ناوەند بووە یعنی حاڵەتێکی سیر بوو کە ئەم ناوچە پارێزراوە ئەم بافرزۆنە جا ئەمە زۆر لە مێژووی ئێمەدا زۆر قۆناغێکی کاریگەرە باسی زەمین نشینەکانی بابان و سۆران و ئەردەڵان و ئەمانە ئەکرێەوە نییە جا لێرە پێم خۆشە تۆزێک جەنابەت بەهۆی پسپۆرەکەتەوە وردەکاری زیاترمان لەسەر ئاکتەرەکان و دەموچاوەکان و کۆنتێکسی ئەم مێژووە بدەیت دەست خۆش بێت لەدایکبوونی ئەم کیان و فۆرمانە چۆن هاتنە بەرهەم ڕەوایەتەکەیان لەکوێوە سەرچاوی گرت بوو ئێمە ئەزانین لە هیچ فۆرمێکی ئیدارەدان و دەوڵەتداری یا بەڕێوەبردن نییە لە شوێنێکی دیکەوە دای بەزێنیت ینی پاکێجێک نییە تۆ ئەبدەیتیکە یان سۆڵێکی لە شوێنەکە بەڵکو ئەبێ ڕەوایەتەکەی لەو شوێنە وەرگێ بۆیە ئەبێتە بەڕێوەبردن بۆچی چونکە وەڵامگۆی ئەو پرسیارانەیە کە کۆمەڵگەکە ئەوێت پرسیارێک زۆر گرنگە لە خۆمانی بکەین ئێمە دەرس لە بابەتی پێشومانە لە ئەڵلقەی یەکەمە باسی تیۆریزەکردنی نیشتیمان و کوردستان و کوردبوونمان کرد لەسەر کاغەز لە ڕاستیان لەوە تا ڕادەیەک ئەو کەسانی کە ناوتان بردن درێغیان نەکردووە ئایا کورد لە خۆبەڕێوەبەریە خۆی سپاردووە بەوانی تر هەمیشە یاخود نا فۆرمی خۆبەڕێوەبەرێتی هەبووە لێرەیە لەسەر ناوەندێتی و ناناوەندێتی و خۆسپاردنەکە ناوەسم ئەو هەڵەگرین بۆ کۆتایی ئەڵلقەکە بەڵام بابزانین شێوازی خۆبەڕێوەبردنی کورد چی بووە ئەم ناوچەیە تەبعاً لە سەردەمانی دێرینەوە تا ئەمڕۆ هیچ کات ئەوە نەبووە بڵێن بۆشایەکی سیاسی دروست بوو بێت کە دەوڵەتیان نەبوو بێت یا لە شێوەی ئیمپراتۆریا حکوومەتداریمان هەبووە بەڕێوەبردنمان هەبووە یا لە شێوەی دەوڵەتی بچووکترمان هەبووە یا لە شێوەی ئەمارەت و قەڵانشین و ئەمان بووە دوای قۆناغی دواتر لە شێوەی خێڵ و خێڵەکان ئەمان بووە هەروە لە شێوەی گروپی کۆنفیدراسیۆنمان بۆ دروست بوو جار ئەم کۆنفیدراسیۆنە خێڵەکان بوون وەکۆی لە بەدرخانە ئەبین یا کۆنفیدراسیۆنی نێوچەیی بووە
کۆمەڵە بەرژەوەندی هاوبەشێکی خستون ڕەنگە ئێمە لەوە هەژار بین لەوەی کە هیچ یەکێک لەم فۆرمانە تا سەدەی بیستیش ناوی کوردستانی لە خۆی نەنابێت لەمە لە ڕاستی هەژاریەکمان هەیە کە هەر ئێمەش نین ئەڵبەتە ئەمە بۆ ئێرانیش ڕاستە بۆ تورکیاش ڕاستە بۆ دنیای عەرەبیش ڕاستە لەناو لە فۆرمی بەر لە زاینە ئەگەر دقت بین ئێمە لە ڕاستیە کورد نەک هەر بەردەست بووە لە سەردەمی گوتیەکانە خۆی حاکمی ناوچەی دۆڵی دوو ئاوان بووە دۆڵی دوو ڕووبار بووە و سەردەمانێکی زۆر حکوومەتداری ئەم منتیقەی کردووە و میراتی گەورەی میلەتی گوتیەکان نەتەوەی گوتیەکان دوای لە دەوڵەتی گوتیاما خۆی بینیەوە لەم ناوچەیە حکومیان کردو بەڵام بەهۆی پێکادان و بارودۆخ و بەرزنزمی ئەم ناوچانەوە ئەبینی ئەڵقەکە ئەسپێرێ دوای ئێمە لولوبیمان هەیە بۆ نمونە کاردۆخیمان هەیە شەوی ترمان هەیە بەڵام بەهێزترین فۆرمیان کە کورد جگەل لەوەی کە خۆی بەڕێوە بردووە خەڵکی دیکەشی بەڕێوە بردووە کەم ئەم مۆدلەمان زۆر پێویستە بیتە لە فۆرمی دەوڵەتی مات دەوڵەتی میدیا لە دەوڵەتی میدیایە جۆری ڕێککەوتنی کوردستانیەکان ینی ئەو کاتە بڵێن فۆرمەکە بەم شێوەی ئێستا نییە وەکو دەوڵەت نەتەوە بەڵام با بیرە بکەینەوە لەوێ ئایا چۆن ئەمان ڕێککەوتون ئەو خێڵ و عەشرەت و قەڵانشینانی کە لەم ناوچانە هەبوون پایتەختەکەی هەمەدانی ئەمڕۆ ئەو کاتە هەمەدان تا ئەمە خێرانش پێوترا بلاد لەکرات تا مێژووی نوێ پێوترا بلاد لەکرات ئێستا فارسی زە و ینی ئێرانی زەکراوە ئەینا بڕۆ لە نەخشەکانە هەیە نەخشەکان لە نەخشەی مسلمانەکان ینی هەمەدان وڵاتی کوردان بووە بەشێکە لە وڵاتی کوردان هەر بلاد لەکرات هەیە لە هەموو نەخشە عوسمانیەکان سەفەویەکان نەخشەی ئەبدێت کراوەکانی بەتڵەمیوس هەمویان ئەوانە تیایان هەیە پایتەختەکەی هەمەدان بووە کە پێوترا و ئەکباتانە ئەم بە بڕوای من دیاکۆ لە فکری سیاسیە زۆر جوان لە عەقڵیەتی خۆبەڕێوەبەرێتی کوردی تێگەشت بوو زانی بووی کورد بنەماڵەیەکی وای تیا نەبووە کە بتوانن جارێکتر کۆیان کاتەوەکو گوتیەکان وەکو میلەتانی دیکەش وەکو ئاشووریەکان دامودەستگایەکی ئیداری نییە ئەگەر پاشاکەش بکوژێ یا بڕوا دامودەستگاکە میراتەکە بپارێزێت و شاری گەورەشیان نەبووە تا پیشەکان بپارێزن هات دیاکۆ لەسەر ئەساسی ئەو هەبووی کورد دەوڵەتی ڕێخست ئەوش بریتی بوو لە دەوڵەتی میدیەکان ڕێخست ئەم دەوڵەتی میدیان چۆن سەیری ئەگەر سەیری کتێبەکەی دیاکۆنۆف بکەین دەوڵەتی میدیا ئیمپراتۆریەتی میدیا ئەگەر سەیری بکەین لەوێ زۆر ڕوون دەرەکەوێت ئەمە فیدراسیۆنی خێڵەکانە یعنی ئەوەی کە پێشتر باسمان کرد ئیتفاقێکی لەبینی خێڵەکان ئەڵە وەکو خێڵ بمێننەوە خۆتان بەڕێوە برن بەڵام پێکەوە قەڵغانێکی هاوبەش دروستەکەین بۆ ڕەتکردنەوەی مەترسیانە کە لەسەرمانن هەبوون مەترسی لە دۆڵی دوو ئاوانەوە هەبوون ئێمە بابلەکانمانان مەسلەی دەوڵەتەکانی شاممان هەبوون لە دیوی لیدیا و لە ئەرمەنستانە و دەوڵەتی دیکەمان هەبووە بۆ ئەوەی کە بمێننەوە ئەڵە وەرن جۆر لە جۆرەکان ئیتفاقێکی بۆ ڕێخستن لە کۆنفدراسیۆنی خێڵەکانە و قەڵایەکی دروست کرد قەڵای ئەکباتانە لەو کاتە دروست دەکرێت قەڵایەک دروست دەکرێت خۆی بێتە شای قەڵاکە بەڵام بەدابەشکردن دەسەڵات لە بینی خێڵەکانە لە کاتی شەڕەکان ئەمانە پێکگەن زۆر جوان واقعی سیاسی پەرتەوازەی کوردی ڕێخست و دیاکۆی وەزانن لە مێژووی دەوڵەتی مادا دواتر پاشای گەورەی وەکو کەی خسرەومان دروستە بێ دوای ینی هێزی وامە دروستە بێ ئەسڵەن ئاشوور ئەگرن نینەوە داگیرەکەن پێکەوە فێری تەحالفی سیاسی ئەبن لەگەڵ بابلە و لەگەڵ ئەوانەی جنوبی عێراقا تەحالفێک دروستەکەن پێکەوە میراتی گەورەی 3000 ساڵی ئیمپراتۆری ئاشوور لە 700 پێش زاینە دابەشەکەن ئەمە سەرەتای کەوتنی ئاشوور بوو ئەگەر چی کەوتنی ئاشوور ینی کەوتنی جۆر لە جۆرەکان مەدەنیەتی ئەو سەردەمەی خۆی بوو چکە دەوڵەتێکی بەڕاستی بە میرات و بە دەستگا و بەوانە بوو بەڵام ئیتر میلەتان هەمیشە لە ململانەیان دەوڵەتی مات پێکهێنەکانی کێ بوون گوتیەکان بوون کە ڕەچەڵەکی دیێرینی کوردن و ئەمان ئاریژ نین کاک ڕابەر کە ئێمە ئێرانەکان ئێمە ئاریزە کردووە ڕۆژهەڵات ناسەکان ئارین ئاری چەمکێکی زۆر تازەیە و زوڵمێکە لە مەسلەی کورد بوون چونکە ئاری هێزی کۆچڕەون لە قەوقازەوە یەنە کوردستان بەڵام گوتیەکان هێزی ڕسەی ناوچەکەن و توێژنەکان ژەوان سلماندووە کە هەر تەنان بە دیەنئیش من ئەمە بەجێ ئێڕم ئەم فۆرمە کە زۆر گرنگە کوردەکان بیر لە بکەنەوە ئایا توانین وەکو دیاکۆ بێسڕینەوەی ئەوی تر ئەمە فۆرمی یەکەمی فۆرمی پێشینەی دێرینەی کوردیە و دواتر لە کاردۆخەکانە هەمان لەکوێ هەمانە من بواری ئەوم لێرە باسیکەم فۆرمێکی ترمان هەیە لە مێژووی سەدەکانی ناوەڕاستدا کە سەردەمی ئیسلامە ئێمە نەک هەر مێنشین لە مێنشین گەورەترمانە بۆ کاک ڕابەر لە مێنشین دکتۆر گەورەترمان هەیە ئەویش بریتە لە دەوڵەتەکانی عەنازی شەدادی ڕەوادی دۆستەکی مەروانی ئەمانە زنجیرەیەک دەوڵەتن کە تەعبیریان کردووە لە خۆپارێزی کورد لەوەی کە خەڵک بەڕێوێنە بە و جۆرە لە جۆرەکان خۆبەڕێوەبەری کوردی بوون بەو شێوەیە کە کوردەکان خۆیان پێڕازین یعنی نزیکترین دەوڵەت بوون کە ڕەوایەتیان هەبووە لە ناو میلەتی کوردە تۆ ڕاستە تۆ بڵێ عەباسی هەیە بەڵام ئەمان
لەگەڵ عباسەکانە ڕێکەوتێکیان دروست کرد وەکو ئیسفەنجێک لەگەڵ عباسەکانە ڕێکەوتون بۆ نمونە بەڵام وتوانە مێنە منتەقی کوردستان ئێمە کوردستان بەڕێوە بین بەڵام لە هاوبەشیکردنە ئێمە ئەتوانین کوردستان بەڕێوە بەرین لە سەدەکانی ناوەڕاستە وەکوڵێ ئەمانیش هەر جۆرێک سەروەریەکی اتفاقیان هەبووە لەگەڵ دەوڵەتی عباسی داموسانی وەکو ئەوەی سەردەمی مینشینەکان بەڵێ ڕێکەوتنێک هەیە تەمەن ڕێمیشەکان دواترە بەڵێ مەبەستم نمونەکە ئێمە ڕێکەوتنێک هەیە لە بینی عباسی تقریبا مۆدێلێکی سیاسی بوو بۆ ڕازیبوون بە یەکتر ئەم مۆدێلە عباسیەکان چۆن دایانە میراتی عباسی میراتی یعنی دەوڵەتی عباسی و خلافەتی عباسی میراتی ئیمپراتۆریایە یعنی خۆت زانی ئیمپایر یەک شتی زۆر گرنگە بۆیە کورد لەگەڵ ئیمپایەکان زۆر کێشەی نەبووە هەر لەبەرەوەی فۆرمی ئیمپایر کەمتر مرکزی بوو وەکو فۆرمی دەوڵەت دەم خۆش کە مرکزی نەبووە کە ئەمە ڕێک نەریت و سایکۆلۆژیای سیاسی کورد تیاجێ بێتەوە دووەم لەسەر ئایدۆلۆژیا ئیش ناکە لەسەر خاک ئیشەکە بە پێچەوە لەسەر ئیتریک ئیش ناکە یعنی هەموو میلەتێک توانێت چوارچێ ئیمپایەکە بژی لە ئەوروپا ئەمە هەبووە لە مەفهومی لە سەردەمی ئیمپراتۆرێتەکانە شتێک بەناوی ناسیۆنالیزم و مەفهومی ئیتنیک یان ناسیۆنالیزم لەسەر بنەمای عرق و ئیتنیک وجودی نەبوو قەڵەمڕەوی لم ئاین زۆر جار ڕۆلی گەورەی هەبوو بۆ تۆ لە ئیمپراتۆرەتی هەمووی هەر سێ خلافەتەکەی ئیسلامیە و دواتریش عوسمانیە ئەوەی کە شوناسی سەرەکی ئیمپراتۆرەتەکانە شوناسێکی ئاینیە کە ئیسلامە قەڵەمڕەوی خاک بەبێ ڕەچاوی جیاوازین ئیتنیکی و ناوچەگەری و خێڵەتی ئەوانە بۆیە لێە ڕێکەوتنێکمانەیە لە دەوری عباسیە ئەویش ئەوەیە وتاری هەینی دوعا بۆ خەلیفە ئەسڵەکە مرکزەکە بکەن کە لە بەغدا بوو یا لە شام بوو یا لە شوێنی تر بووە دراوەکە هەمان دراوی هاوبەش بێت یعنی ئەوە سیستەمی دارایی لە کاتی شەڕ و شۆڕ و سنوورپارێزیشە بشێک بن لە پاکێجی خلافەتەکە پێکەوە دژمن ڕەتکەنەوە پێکەوە بەرەنگاری دژمنیانی لەشکرەکەیان لە کاتی شەڕا تەنها لە کاتی شەڕا لە غەزا و جیادا هاوبەش بن ئەم سێ خاڵە گرنگ بوو بۆی لە عباسیا بگونجێت هەر مێنشینێک هەر دەوڵەتێک هەر ئەمارەتێک چکە دەوڵەت بچووتر لە ئیمپراتۆر من بە دووریایی ئەو کەلیمە بەکارێنم هەر کیانێکی سیاسی بێ بمێنێتەوە ئەگەر لەگەڵ ئەم سێ خاڵەیە و جزیەش بدا ئەڵبەتە ینی ساڵانە سەرانەیەکی مالی بنێرە بۆ مرکز ئەگەر لەم سێ چوار خاڵەیە هاوبەشی دروستکە لەگەڵ ناوەندا ئەمێنێتەوە دۆستەکی و مەروانی ئەمانە هەندێک جار ئەمەیان کردووە هەندێک جار کە مرکز لاوازە بوو لەمە زۆرتر ئەڕۆشت لەمە زۆرتر مەسەل میربادمان هەیە لەمە زۆرتر ئەڕۆشتن بۆچی لەمە زۆرتر بوون دراوی خۆیان لێیە هەمانە دراویمان هەیە دراوی منتیقی کوردستانەکانە لە ناوچەکانی ئێستەی بادینان و لە منتیقەکانی هەولێر دراو بەجێماوە لە ناوچی دۆستەکی بەجێماوە لە هاکاری بەجێماوە لە ڕۆژهەڵات دراو بەجێماوە کەواتە هەندێک جار تەنانەت وتاریشیان بەلای ئەوە ئەخوێندەوە ئەم فۆرمەشمان هەتا پارەیەکشمان هەبوو هەر بە ناوی دراو بووە هەر خۆی ناوی دراو بوو لە ڕاستیە لەوەیان زانیاریێکی وام نییە بەڵام دراویمان بەمانای سکە هەمان بوو بەمانای سکە تەمان لە پێیان زەرابخانەیان هەبووە ئەوەی کە زەربین لێیە ینی سکە لێیە لە سەردەمێک لە سەردەمەکانە کورد بەمە ڕازی بووە چونکە بۆ ئەم کیانە توانێتی شێوە و شوناسی کورد بپارێزێت لە چوارچەوەی شەدادی بۆ بەڵام یەک کێشە لێرە هەیە ئەویژەوەی ئەم دەوڵەت و دەوڵەتۆکانە کە وەکوتم سیمای دەوڵەتیان ئیداریانە بووە نەیان توانیوە پێکەوە لە جیاتی ئەوی بەجیاجیا لەگەڵ عباسی و ئەمەوی و کێوکیان ڕێکەون هاتوون بە جیاجیا مامەڵیان کردووە نەیانتوانێت خۆیان بۆردێک ئیتیفاقێک جۆرێک لە ڕاوێژ بەیەک بکەن ئەو قەڵخانەی کە لەگەڵ عباسیەکان دروستیان کردو بێکەوە دروستیان کردایە یەک پرسیار بۆ من دروست ببوورە ئێمە لە ئەدەبیات و لە دیوە فکریەکەیە کە پێشوش باسمان کرد کەسانی وەکو خانی و ئەمانەمان زۆرە هەندێک ناومان زۆرە لە ئەدەبیاتی کللتوری خۆماندا لە شعر و لەمانەدا کە هەمیشە بانگەشەیان بۆ یەکگرتووی ئەم سەرکردانە کردووە ئەم سیاسیانی بە مەفهومی ئەو کا دەڵێن یان ئەم میر و پاشا و کار بەدەستانی کورد باوای ناوبنین بۆچی لە ناو میر و پاشا و کار بەدەستەکانە چەند ناومان نییە کەسانێکمان نییە کە جۆرێک لە جۆرەکان ڕوئایەکی دووربینیان هەبووە بۆیە خستن ئایا هەمانە یان ئیشیان بۆ ئەمە کردبێ یان ناوی کارکتەرێکی کاریگەر هەیە بۆ نمونە ئەگەر باسی بکەین و ئەیتوانی شتێک بکاونەی کردەوە یان لە قۆناغەکە لە دیاکۆ تا سەلاحەدین من ئەمە نابینم لە دیاکۆ تا سەلاحەدین من ئەمە لە مێژووس دەکەی ناوەڕات تا سەلاحەدین ئەمە نابینم لە سەلاحەدینەوە چی ئەڵەتە من تاسە نەدۆزراوەتەوە بەڵام ئەکرێ ڕۆژێکە بەسەر شتێکی وان بۆ دەرکێت چونکە ئێمە خۆت زانین مێژوومان جارێک ئەوانی تر سڕیانەتەوە جارێکش خۆمان کەنەکاریمان نەکردووە من باسی ئەو خۆم پێگەشتوم
بەشێکی هۆکارەکەی ئەوە بوو لە سەدەکانی ناوەڕاستە یەکەم فۆرمی ناسیۆنالیزم وجودی نییە بینرانی خۆمان پێگەیەکی ئەتوانین بڵێن بەهۆی ئەوە بووە کە فۆرمێکی هیچ کە ناسیۆنالیزم نەبووە هیچ کە نەتەوە سازی نەبوو مژی لەژێر چەتری ئیسلامە ئیشی کردووە ئەتوانین بڵێن زۆرێک لە ئایدۆلۆژیاش نەبووە بۆی کە هانیان بدا خۆی نەریتی ئیمپراتۆرەکە هەڕێگە بە گەورەبوونی ئایدۆلۆژیان نایە چونکە ئەو جێتە بێتەوە تووتیا زمانە قەدەغە نیە نەزم چی قەدەغە نیە ئەوەشی کە حتا دینەکەش جیاواز بێ بە جزیە حەلە بوو بە جزیە و ئەو کە ئێستا پێڵێن مەسەلەن سەرانەیەکیان لە ئێستادی حەلە بوو بەڵام لەو سەردەمانە بەشێکی ئەو ئەقڵێتە هەیە ڕەنگە نظام ملکی تووسی زۆر جوان باسی ئەمەی کردبێ زۆر شەرحی ئەمەی کرد بێ ئەڵێ کاتێک کە سەلجوقیەکان ئەم ناوچەیان داگیر کرد بەرەو بەغا ڕۆشتن سەرۆکوەزیرانی پێشووی پاکستان هەڵم نەکرد لە پێشکی کتێبێکی لەبارەی کورد و کوردستان پێشکی ئەگەنووسێ بۆ یەکی لە توێژەکانی خۆیان باسی لەسەر کووردە لە پێشکیەکە ئاماژەی بەوەی ئیبن خەلەکان و نظامملکی تووسیەکە ئەو لەویا ئەڵێ کوردەکان لە دەورەی سەلجوقیا خەویان لە زمانی نظامملکەوە ئیگەڕێتەوە ئەڵێ خەویان لە چاوی شای سەلجوقی زڕاندە بوو چونکە ئەم ناوچەی هەموو بەڵام کوردەکانی بۆ نەئیگیرا بۆ ئەوە شەرحێکاکەڵە کوردەکان فێر نین ملکەتی مرکزەکان بن ملکەتی دەستورێکی گرتوونی نظام ملک باسیەکە بەڵێ ئەڵێ فێرنی ملکەتی ناوەندگەرایی دەستوریانی بۆمانە ئەمڕۆ ئاوا ئاکات بۆیە وا باشە ڕاوێژ ئایا بە مەلیکەکەی خۆی ئەڵێ وا باشە جۆرێک لە خۆ بەڕێوەبەری خودمختاری ناوچەیان بینێ خۆیان بەڕێوەبەرن ئەو کاتە ئەبنە هاوپەیمانی ئێمە ئەڵێ هەروە بوو هەرێمی جیبال بەم شێوەیە کۆنتڕۆلکرا سەلجوقیەکان خۆ بەڕێوەبردنی ناوچەکەیان بە خۆیان سپارت بە کوردەکان خۆیان سپارت بە هەرێمی جیبال کاتە ناوی کوردستان نەبوو ینی کوردستان وەکو فراوانتر بوونەوە بەڵام هەرێمێکمان نەبوو ناوی جیبال و کە زۆرینەی کورد بوو خۆ بەڕێوەبەرەکە درا بە کوردەکان خۆیان لە بەرامبەرا کوردەکان بوونە هاوپەیمانی سوڵتانی سەلجوقی ئەڵێ تر دوای ئەوە پێکەوە دەستیان کرد بە فتوحات بۆ ناوچەکانی دیکە ئەمە زۆر گرنگە لەلایەک دەردە لەلایەک دەرمانە وەڵامی ئەو پرسیاری کە جوان تۆ لە کاتی خۆیان وروژاندە ئەوەی کە مرکزیت ڕەت ناکەیتەوە خۆت ئەپارێزریت ینی کورد ئەپارێزێت بەڵام ئەوەی کە هیچ مرکزیەتی قبول ناکەیت دژی خۆت لە ناوە بیت ینی وەکەوەی کە مرکزیەتی بێگانەی بەدەستەوەی هەم بەرگری لە خۆت پێەکەی هەم خۆتی پێفەوتێنی ینی وەکەوەی کە مرکزیەتی خەیرە ڕەتەکەیتەوە مە شتێکی باشە بەڵام نەوتوانێت مرکزیەتی خۆش قبولکەی مەسەلەن بۆ ینی بینە بەرچاوی خۆت دەوڵەتی برا دۆستەکی زۆر بەهێز بوو دراوی خۆی هەیە میری خۆی هەیە ناوچە قەڵەمڕۆیی فراوانی خۆی هەیە بەڵام میرەکانی تر ئامادەنی بچنە ژێرباری تەنانەت ئامادەن پێچەوانەشی بجوڵێنەوە ئەمە لە میرنشەکانیش هەردووبارە بێتەوە لە مێژووی هاوچەرخە یەینە قۆناغی تر کاگرا بەر تۆ پرسیاری کرد ئەوە کە لە مێژووی نوێیە کە لە 1500 دەست پێکات ئێمە لە دوای چاڵدێرانەوە با بینە دوای 1514 لە 514 بەڵام دوای شەڕی چاڵدێران البەتە من یەمە 507 باسیەکەم چونکە زمینەی چاڵدێران گرنگە باسی لە نقطەیەک هەیە کە زۆر پێچەوە تا ئەم دەقێژ ئێمە کێشەی ئەومان هەیە لە نێوان نخبەی ڕۆشنبیر و نخبەی سیاسیە پردی تەواصلی نێوان میرەکان زۆر لاوازە تۆ ببینە لە دەوڵەتی عەباسیەوە حتا ئەم سەردەمەی ئەخیر یان دەوڵەت کلاسیکان و ئیمپراتۆریەکان کوردەکان بیرمەندە کوردەکان ڕاوێژی گەورەی سیاسی ئێن بە مەلیک و ئیمپراتۆرە مەزنەکان کتێبیان بۆ ئەنووسن بۆ بێنە بەرچاوی خۆت لە سەردەمی سوڵتان سەلیمە لە سەردەمی بایەزیدە و لە سەردەمی سوڵتان سەلیمە لە سەردەمی سوڵتان سلێمانی قانونیە سەلیم نام کە کتێبێکە پرۆگرامی بەڕێوەبردن و ئەتەکێت و ئادابی سیاسەتە کێ ئەینووسێ کوردێک ئەینووسێ بۆ سوڵتانی عوسمانی ئەنووسێ بەر لەو محەممەد فاتح بەناوبانگترین غازی بەناوبانگترین فاتحی عوسمانیەکانە کە ئەستەمبوڵ ئەگرێ کاک ئەستەمبوڵ ینی محەممەد فاتح دوو میری ئیمپراتۆریەتی عوسمانی لەگەڵ محەممەد فاتح دەست پێ لەگەڵ محەممەد فاتح دەست پێکا ینی دنیا گرتن جیهان گرتن بە محەممەد فاتح دەست پێکا کێ مامۆسای محەممەد فاتح کێ سیاسەتی فێرەکە دوو مامۆسان هەردووکیان کوردن دوو مامۆسای کورد پەروەردەی سیاسی محەممەد فاتح حکات وەڕەچەتەی بۆ دائەنێن دەستوری بۆ دانێن کە چۆن لای لە مناڵی ئەوان پەروەردەیەکەن پرسیار لێرایەتە پێشەوە باشە بۆچی میرە کوردەکان پێویستیان بەم نخبە ڕۆشنبیرە نەبووە بۆ ئەوان کەسێکیان بانگ نەکرد کە فێری سیاسەتیان بکات سەلیم نامە مەلا ئیدریسی بەدریسی ئەینووسێت بۆ سوڵتان سەلیمی ئەنووسێت دوایی هەمان سەلیم نامە تەکمیلەکەی ئەبێتە
نەخشەڕەی بەڕێوەبردننی دەوڵەت بۆ سوڵتان سلێمانی قانونی باش لێرە پرسیارێک دێتە پێش تا دەرکەوتنی مەلایدریسی بەدلیسی جا دێم ئەمیز بێمە سەر ئەوە مەس ئێمە لە مێژووە بەشێک لە مێژونووسان یان توێژەرانی مێژونووسی ئێمە ڕخنەی زۆر یان ئەتوانین بڵێن غەدرێکی زۆر لە ئیدریسی بەدلیسی کراوە بەوەی کە ئیدریسی بەدلیسی لە هەندێک شوێنە ناوی ئەڵێن جاش بوو هەتا جاشایەتی بۆ سوڵتانی عوسمانی و سەفەویەکانیش هەندێک قۆناغ کردووە لەبەرەوەی کە مەلا ئیدریسی یان شێخ ئیدریسی بەدلیسی دەسەڵات و احترام و ڕێزێکی زۆری لە ناومینە کوردەکانە هەبووە دیارە ئەمە من ئەمێ ئەوە زیاد کەم من پێم وایە بەشێکی ئەم غەدرە لەم تێگەیشتە لەم ڕەفتارەی مەلا ئیدریسی بەدلیسی ئەوەی ئێمە لە پرسپێکتیڤێکی لە ڕوانینێکی ناسیۆنالیستیەوە ڕخنەی لێگرین لە میانەی ئەمڕۆ لە میانەیە وەکو چۆن هەنێ جار ڕخنە لە سەلاحەدینی ئەیوبی شەجیرێ بۆ مانایی کە سەلاحەدین بۆچی تەنها بۆ ئیسلامی شکرۆ بۆ کوردی نەکردن لە ڕاستیە ئەو کاتە شتێک جیاوازیەک نەبوو لە نێوان شوناسی ئاینی و نەتەوەیدا سەر شتێک بە ناوی شوناسی نەتەوەی نەبوو یان ناسیۆنالیزم بۆ فۆرمی ئێستا نەبووە تا بڵێ ئەم کەسە تا بڵێ مەلا ئیدریس بۆ کوردایەتی نەکردووە مەسەلەن بەڵام دیسان پرسیارەکار هەیە ینی ئەبێ لە سەری بۆستین چونکە کەسایەتێکی کاریگەرە کە باسی قۆناغێت ئایا ڕاستی ئەمە تا چەند جەنابەت چۆنەی بینی بۆ نمونە مەلا ئیدریس ئەیتوانیت دەورێک ببینێ لەوەی کە ئەم ئیتیفاق و ئیتیحادەیە کە خانی ئەوان باسییانەکە دروستیکە یان نەیکردووە میشە ئەمانی کردووە بە نەیکردو بەڕاستی ئایا نەیکردووە من باوەڕمای کردوێتی ئەوش سەلاحەدینش کردویانە کەم زۆر گرنگە ئەوەی کە تۆوتێ بیخینەوە میانەی خۆی بیخینەوە سیاقی خۆی چەند شتێک وای کردووە کە ئێمە بیرکردنەوەکەمان بەلا ڕێیا بڕوە بەرامبەر بە ئیدریسی بەرامبەر بە سەلاحەدین و بەرامبەر بە خەڵکی دیکەش بەرامبەر بە خەڵکی دیکەش کە ئەو زوڵمانە کراوە ئەگەر ئێمە لەم سەردەمەی ئێستەمانە چۆن قەرزاری قازی محەممەدین قەرزاری شێخ محمودین قەرزاری شێخ عەبدوڵڵای نەهرین قەرزاری سمکۆی شکاکین لەبەر ئەوەی سەردەمێک ئاڵا هەڵگری پارێزەری شوناسی کوردی بوون ئەگەر چی ناسیۆنالیستی بۆمانە مۆدێرنەکەی نەبوو بن هەمان قەرزمان لەسرە بەرامبەر بە ئیدریسی بەدلیسی بەرامبەر بە سەلاحەدین ئەیوبی من بۆ ئەم ڕێیە بەخۆمەیەم پێچوانەی هەموو ئەو شەپۆلە بۆستمەوە کە بڵێم نەخێر زوڵمی لێکراوە وەکو تۆتێ بە خائین سەرکراوە یەکە من بیرکردنەوەی چی وا ئەکا کە تۆ کەسێک بە خائین بزانین کەسێک بە خائین نەزانی چی وا ئەکە کە کەسێک بزانین ئیشی کردووە ئیش نەکردووە نووسینە بێ بنووسین بەڵگەیەک ما بێتەوە بەڵگەی ما بێتەوە ئەبێ بیر بکەینەوە بیرکردنەوە نووسین بەرهەمی بیرکردنەوەیە مرۆڤ کلتور شوناس مانەوەی مرۆڤەکان ینی مانەوەی مێژووی هەر میلەتێک بەسراوە بە نووسینی ئەو میلەتەوە چونکە هەموو دقەیەکە نووسیتەوە لە ئەدەبی زارەکی لەسەر هەوایە ئەو محمود دەروێش کورد جگە لە باهیچی ترشک ناکە شب نابە مرۆڤ نیشتەجەی سەر هەوایە ئەگەر نەنووسێتەوە وشە هەوایە ئەگەر نەیخە لەسەر تێکستەکان سەلاحەدینی ئەیوبی غەدری لێ کراوە لەبەرەوەی کە ئەو مسلمانانی کە ئەو کوردانی کە بیرەکەنەوە لە سەلاحەدین ئەیوبی بیر ناکەنەوە لە هەیمەنەی ئیسلام بەسەر دنیای ئەو سەردەمەیە نەک بەسەر مسلمانە بەسەر مەسیحەکانی شاهی بوو پرۆسەی تێکستەکانی دەوری ئەو سەردەمی کە نووسراوەتەوە دووەم غەدر کە ئەیکەن لە ئیدریسی بەدلیسی و سەلاحەدینش ئەویش ئەوەیە کە ئەمانە لە ئیمپراتۆریا تێ نەگەشتون ئایا ئیمپراتۆریا چۆن بیرەکاتەوە لە هاوڵاتەکانی خۆی لە هاونیشتیمانەکانی خۆی کە لەمە تێ نەگەشتی ناتوانانی بیرکەیتەوە سێم بیر ناکاتەوە لە پابندبوونی کورد بە ئیسلامەوە هەشمونی پابندبوونی کورد بە ئیسلامەوە زۆر زیاترە لە هەشمونی هەر بازنەیەکی دیکەی ناوچەیی یا خێڵی یا نەریتی یا ئیتنیکی کورد تەنات پابندی بە دینەکانی تری شەوا بوو لە سەردەمەکانە ئەم پابندی بە خێڵ لەگەڵ دینا تێکەڵەیەکی لێ دروست کردووە کە ئەم مەزەبانی دروست کردو لەم ناوچەیە لەو تۆ بێنە بەرچاوی خۆت لە ئێستەیە ئەگەر کورد ڕێسپەڕی کوردبوون بەجێ بێڵێت بە خاین سێدەکرێت لەو سەردەمەیە ئەگەر کورد ڕێسپەری شافعی ئەشعری لەگەڵ سنی بوون لەگەڵ ئیسلامبوونی جێ بێشتا ئەوە خاین بوو یعنی سەلاحەدین ناتوانێت جوندیەک دوای خۆی بخا ئەگەر بڵێ من مسلمانی بۆ ئیش کوردی ئیشەکەم ناتوانێت مە بکە بەڵام بەڕاستی ئایا سەلاحەدین بۆ کوردیشی نەکردووە کاگرابەر ئەگەر سەیری میراتی جێماوی سەلاحەدین بکەی بڕۆسی دەوڵەتی فاتمیکە ئەو لەسەر میراتی فاتمی دەوڵەتی ئەیوبی دروست کرد یەکەم ناوی ناوە ئەیوبی ناوی ناوە عەباسی خۆی توانی ئەوژاڵای هەڵکا لە شوێنێک ترا و وەکو چۆن عوسمانەکان هەڵیان کرد ناوی ناوە ئەیوبی بنەماڵێکی کوردی شەدادی ئەسڵ زادی کوردستانن دووەم زۆرینەی کوردستان بەشێک بوو لە حکوومەتەکەیان سێم بەعکسەوە سەلاحەدین بیرکردنەوەیکی زۆر جوانی هەبووە لەوەی کە لەو شوێنەیە کە کورد تهدید دەکرێت ئەکرێت جوگرافیای خەڵکی تریش داگیر بکەیت یعنی بۆ پاراستنی حەلەب کە ئەو کاتە زۆرینە کورد بووە بۆ پاراستنی باکووری کوردستان بۆ پاراستنی هەولێر چوە دەریاکانی گرتووە
زۆر گرنگە تو عقلی سیاسی بکەیتەوە کە عقلی استراتیژی تۆ لەکوێیە تۆ ئەگەر سەبتەوە کەرکووک پارێزی ئەبێ لە سامەڕای هەژمون دروستکەیت صلاح الدین ئەم استراتیژی لە بەرگرت بوو وە سەرکردەیەکی سیاسیشە ناسیۆنالیزمی کوردی وجودی نییە بەڵام کوردبوون وجودی هەیە کوردبوون لە میراتەکەی ئایبینی بڕۆ سەیری مەحرابەکانی کە وەسای منطقەی برادۆست و ناوچە کوردستانەکانی بردووە بۆ ئەوێ هەندەسەی میرە کوردەکانی پێشتری بردووە لە سوودانە لە ئارکیتێکچەری ڕەنگی بەڵێ بڵ لە هەندەسەی سەردەمی ئەوێ سەر لە بەروەسا کوردەکانی بردووە بۆ ئەوێ لە مەزهەبە میسر جامعی ئەزهەر کە بە سونی ئەکرێت و بە شافعی ئەکرێت میراتی صلاح الدینە شافعی بەس لە منطقەی کوردستانەکانە وجود لەگەڵ میسرە ئێوە ئەم بردوێتی بۆ ئەوێ و نزیکی ئەمڕۆ هێزی نەرمی کورد لەگەڵ میسرەکانە لە سەدەی بیستەمان ڕەنگیایەوە شافعی بوونی میسر شافعی بوونی کورد هێزی نەرمی هاوبەشی دروست کرد تۆ زانی مەلا مستەفا بە تەکلیفی جەمال عەبدولناسر عەبدولکەریم قاسم پێشوازی لێ کردەوە لە سەرەتای گەڕانەوەی دێتەوە لەوێ لە قاهرەوە و ئەوان ئەبنە وەسیط لە بینی ئێران و شوێنەکانی ترا و یەکەم ڕۆژنامەی کوردی لە میسر دەرەچێت و بۆ معارەزە سەیری ناکەن لە کاتێک ئیتر هەیە دەریەکەن منەمێ بڵێم هێزی نەرمی جێماوی صلاح الدین بۆ ئەبێتە بنمایەکی گەورە بۆ ناسیۆنالیزمی ئەمڕۆ بۆ نیشتیمان سازی سەدەی بیستەم بەڵام ئەوە خاڵەکەی کەوتم بیرکردنەوە و نووسین حەڵقەیەکی پچڕای بۆ بەجێهێشتون کە نەیتوانێت بیر لە صلاح الدین بکاتەوە ئەم حاڵەتە بۆ مەلا ئیدریسی بەدلیسی ڕاستە بزانین دۆخێک کە مەلا ئیدریسی بەدلیسی دیاردایەکە بێ جارێ مەلا ئیدریسی بەدلیسی لەکوێ بوو کاتێکە عوسمانیەکان بیریان کردەوە کە منتیقەکانی ڕۆژهەڵات بگرن عوسمانیەکان بەرەو ئێرە نهاتن ئەچوون بەرەو نەمسا لە دەرگای ڤێنایان نابوو یانویست ئەوروپا بگرن کە گەڕانەوە بۆ ئەم ناوچەیە مەلا ئیدریسی بەدلیسی لە سەفەرێکایە ئەچێ بەرەو میسر لێ پەتایەک بڵاوە بێتەوە ئەمەی نووسیوە لە کتێبەکە پەتایەک بڵاو بێت لەبەر پەتاکە ئەگەڕێتەوە ئەڵێ من ئەچم لە بلادی حیجاز ئەو کاتە سعودیە نەبوو لە مەکە و مەدینە نیشتە جێ بوون هەموو کوردێک ئاواتی ئەوەی هەیە بڕۆ سەیریکە لە شاعرەکانی سەدەی 19 ئەومانە شێخ عەبدوڵڵاه لێ وفاتەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوێ لەو کاتێک ئەگەڕێتەوە جارێ بۆ ئەم سەفەری گرتە بەر ئەمە زۆر گرنگە بۆی دۆخی کوردبوون تا دۆخی کوردبوون تێ نەگەیت لە پێش مەلا ئیدریسی بەدلیسیەوە دۆخی ئەوە تێدای کە مەلا ئیدریس چی کردووە بۆ کورد ئەمە زۆر گرنگە ئێمە ئاقۆیلوم خەرەقۆیلومان هەبوو بە ئەو کاتە کوردستان جارێ هەر یەکگرتوو نەبوو تا بڵێ کورد چاڵدێران لەتی کردو من باوەڕم بەو تێزە نییە کورد چاڵدێران لەتی نەکردووە شتێک لەت بوو ئەو پەرداخە ئێستا پەرداخە ئەگەر من بیشکێنم تۆ ئەتوانی بڵێ هەردیشکانوێتی بەڵام ئەگەر خۆی پەرداخ نەبوو خۆی پارچی تێکشکای پەرداخێک بوو بێت ناتوانای نابینەی پەرداخە بڵێ وردە شوشەی پەرداخێک کورد ئەو کاتە وردە شوشەی کورد بوون بووە یعنی کورد خۆی پارچە لەم دابەشبوونە مەسمان زیاتر خاک بێ چونکە چاڵدێرانی تر خاچی کوردستان لە خاتە بینی دوو ئیمپراتۆریەت ئەگەر لە مەبەست لە خاک بێت ڕاستە بەڵام ئایا پێش ئەو لەت نەبوو پێش ئەو دابەشبووی خەرەقۆیلوون هەرکات یەکگرتوون هەبووە تا کێشەکەمان ئەمەیە دابەشبووی خەرەقۆیلوون داخۆژەوە بە دابەشبووی بەشێک لە سەرهەڵدانی تازەی سەفەویە هەندێک میر لە عێراق حکمیانە کرد کە پابەند نەبوون بە عوسمانیەکانەوە حتا ئەو قسەی کە بۆ هەر بە پشبەستن بەو تێزەی جەنابەت هەتا ئەو قسەی کە ئەڵێ ساکسپیکۆ کوردستانی دابەشکرد لە ڕاستیا ساکسپیکۆ کوردستانی دابەش نەکرد بەس کوردستانی یەک نەخست ینی دەوڵەتی بۆ کوردستان دروست دەوڵەتی دروست نەکرد چونکە لە ئەساسدا کوردستانێکی گرتو هەر وجودی نەبوو کوردستان دابەشبوونی یەکەم لێ دابەشبوونەوەیە چاڵدێران دابەشبوونەوەی نوێ ینی ئەپدێتکراوی دابەشبوونەکانی دیکەیە باشە مەلا ئیدریس لە شوێنێکایە باوکی حسام الدینی بەدلیسی باوکی مفەسیری قورئانە حەکیم باشیە سکرتێر ینی میرزا و وەکو ڕاوێژکاری ئەو کاتەی خەرەقۆیلووە بە کوڕەکەی ئەڵێ لە کوڕم ئەم دەوڵەتە ئەڕوخێتیایە نەماوە بڕۆ بەجیان بێڵە کە لەوێ خۆی فێری ئادابی نووسین بوو دەبیریان پێوت لێو کوڕەکەی میرات بوو کاتە مەسەر کەسێک سەرۆخێڵ بووە کوڕەکەشی سەرۆخێڵە بوو کەسێک ئەگەر نووسەر بووە میرزا بووە لە دەرینەکە کوڕەکەشی بە هەماشەوە کەسێک ئاسنگەر بووە بە هەماشەوە کەسێک ئەخوا بەمە لە هینێکی کۆنە هەمیشە ئەمە هەمیشەوە بوو کە پیشەگەر باو پێویست بۆ کوڕەکەی بگوازێت زۆر گرنگیش بوو کۆمەلگە ئەپارێزێت ئەمیش هەروە باوکی وا بوو باوکی میرزا بوو نووسەر بوو چی بوو تی بکڕم بڕۆ ئەمانە تیانە نەماوە ئەو کاتە دەوڵەتی عوسمانی و سەفەوی سەریان الله بوو زۆر بەهێز بوون یعنی وردە بەهێزە بوون ئەو سەفەرە باسەکە کە باسمەکە ئەچێ بەرەو میسر پەتا بڵاوە بێتەوە هەڵەگەڕەوە کتێبێکی نووسە لەبارەی پەتاناسیەوە کە منەو کتێبم تەحقیق کردو و پێشەیەکەشی باسی ئەم ڕووداوانەم کردووە یەتە حیجاز لەوێ میری سوڵتانی عوسمانی بە هاوڕەکانی ئەڵێ بڕۆن ئەو زانایان بۆ بانکن خۆی بە قەڵەمی خۆی نامەیەکی بۆ نووسی بۆ میرەکان ئەڵێ بڕۆن بەخۆشی بێنەگە نهات بە زۆر بهێنن ئەڵێ ئێمە پێویستمان بەوە
لە کەژاوەیەکی تایبەتە لە ئادابی چۆن سەفیرێک بەڕێەکەیت لە سەفارێکی تایبەتە لە ینی خۆی سەفارەت لێەوە هاتووە هەیەتی نێردراو کەلیمەکە لێەوە دوایی بۆتە باڵیۆس لە سەفیرەوە هاتووە هەیەتێکی نێراو ئەنێرە بۆ حیجاز ینی بەرپرسی باڵایتی ئەڵێ ئەمە نامەی سوڵتانە بێ لەگەڵمانە زۆر ینی جۆر لە جۆرەکان ئەگەر بیخێت وڵی ماستاوی کردو بۆ زمانە کوردیەکە بۆ مەلای ئیدریسی باشە ئەم دنیای میری کوردمانە بۆ کەس مەلای ئیدریسی بانگ نەکرد ئەمە یەک بۆ کەس مەلای ئیدریسی نەدۆزیەوە ئەم لە هیچ ینی مەلای ئیدریس ئەوە نەبووە کوردی لەناو بردبێت هاتووە خۆی ئاوارە بووە خۆی کۆچی کردووە لەوێ مەلای ئیدریس بانگ کاتەوە بۆ ئەوێ ئەڵێ وەرە ڕاوێژم بەرێ مەلای ئیدریس دەسەکە بە نووسینی سەلیم نامە دوایی بەشەکەی دووەمی لە سەردەمی سوڵتان سلێمان تەواوەکە دواتر ئەو سەلیم نامێ ئەبێتە ئەوەی کە هیچ پەیوەندیەک هەیە لە بینی ئەم سەلیم نامە و خۆی سەلیم نامە دژایەتی مەسەڵی میرنشینەکان بێشک نابێت سەلیم نامە ئادابی سیاسەتکردنە بۆ سوڵتانیان نووسی ئەمە غەزالی نووسیوێتی کەسیش جنەی پێ نایە وەکۆی ماکیاڤیلیش بۆ میرەکانی ئیتاڵیا نووسی ڕێک ینی وەکو ئەو وایە سەبزەواری نووسیوێتی بۆ میری سەفەوی نازانم دنیایەک لە دنیا عەربیشە مەسەلەن لەوەی ماوەردیمان هەیە بەڵێ زۆرمان هەیە نظامولک سێرملوک ئەنووسێت کە دوای بۆ بە سیاسەت نامە ئەمی شتێکی نووسیە بۆ سوڵتان کە ئەمە تەمان لەو کاتە نە دەستگای چاپ هەیە لە شوێنتر چاپیکەی نە ڕێکخراو هەیە نە دەستگای شتێک بۆ ئەوی نووسیوە باشە مەلای ئیدریسی بەدلی چۆن بیر لە کوردەکە ئایا کوردبوون وجودی هەیە لە مەلای ئیدریسی بەدلیسیە من وەک وتم کوردبوون بەشێک لە میرە کوردەکان لە زیندانی عوسمانیا بوون بەشەکەی دیکەیان چوون بۆ پیرۆزبایی شاه ئیسماعیل لەوێ لە ناوبرا بوون لە زیندان بوویان لە ناوبرا بوون سەرجەم حکوومەتە مەحەلیەکان سەفەویەکان لە ناویانە بن لە تەورێز پایتەختەکەیان بوو عوسمانیەکانیش ینی کوردەکان سەرێکیان نەبوو تا لەگەڵ ئەم سەریان ڕێککەوتن بکەن و لە چوارچەی ئیمپراتۆریەکان ڕێکەون میر شەمسەدینی مەسەلەن بەدلیسیمانە یاڵمەکە لە زیندانایە میر محەممەد شەمسەدین نازامی چێ زۆرێک تر ئەوە نمونەیە من ئەهێنمەوە مەلای ئیدریسی بەدلیسی ئەڵێ ئێوە کە وەرئەگەڕێن بەرەو ڕۆژهەڵات بۆ لەناوبردننی سەفەویەکان و بۆ بڵاوکردنەوەی ئیسلام بە فۆرمە سونیەکەی و حەنەفیش بوون ئەوان ئەڵێ بۆ بڵاوکردنەوەی ئەمە نابێ ئەوە بڕۆن کوردەکان لەم نێوانیان یان ڕاوێژێکی زۆر جوان ئەڵێ باشە چۆن وا بکەین یاریکی براو لە نێوان میرە کوردەکان کوردستان لەگەڵ سوڵتانی عوسمانیان ڕێگەخا لەگەڵ سوڵتان سەلیمە چی پێ ئەڵێ کوردەکان هەر بە هەمان شێوەی نظامولک ئەڵێ کوردەکان با بکەینە سەروەری خۆیان لە بەرامبەرە ئەبنە دیوارێکی مرۆیی لە بینی تۆ و ئەوانی دیکەیە بۆیە بەڕێکەوتەکە ڕازیە نامەی ئەیاتەکە با فەرزۆنە دروستە بێت کە ناوێت ناوچەی پارێزراوە بەرهەمی بیرکردنەوەی سیاسیە نامەیەکی چەند نامەی مۆرکراوی ئەیاتێ بەبێ نووسین وەرەقەی سپی ئەیاتێ هەڵێ وەرەقەی سپی بۆ ئیمزا کردووە وەرەقەی سپی بۆ ئیمزا کردو ئەڵێ بڕۆ کێ پێ باش بوو داینێ کێ پێ باش بیکە بە میر کێ پێ باش بیکە ناو سوپای عوسمانیەوە یەکەم خاڵی ئەچێت چەند میرێکی کورد لە زیندانی عوسمانیا ڕزگار دەکات ئەیانکە بە یەکیانەکە بە میری بەدلیس یەکێ بە هاکاری یەکێ بە حەسکێف کاگرابەر ئەمە زۆر نقطەیەکی گرنگە لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنە نووسراوی نێوان سوڵتان سەلیم و مەلا ئیدریسی بەدلیسیا نزیکەی 40 میر و ئەمارەت و قەڵانشینی کوردی دروستە بێت یاخود تۆخەکرێن یاخود تۆخەکرێنەوە هەرێکە و خۆبەڕێوەبەری حکمی ذاتی لە چوارچێوەی نظامی ویلایەت و ئیالەتە منطقە کوردیەکان بەڕێوەبەرن و ئەو میرشینان دروستە بن ئێمە میرشینی ئەردەڵانمان بۆ ئەبوژێتەوە لەو کاتەیە میرشینی بابان دواتر دروستە بێت لە میرشینی بۆتان و سۆران و لەوانی ئەمانە بەرهەمی ئەم دیفاکتۆیان کە تا مەحموودی دووەم تا سەردەمی گۆڕین دیسکۆرسی عوسمانیەکان لە ساڵی 1830ەکانە کە بیرەکاتەوە کە عوسمانی بێ بە بەرکەزی ئەمە ئیتر دێمە ئێستا دێمە بۆ ئەوەی چکە کاتمەکەمە مێ فرێ ئەوانەکەوین باشە قسەکە تەواو بوو لەسەرەوە وەڵای من ئەمیز بڵێم میرنشینەکان ڕەواییترین شەرعیترین میرایەتی و میرنشینی کوردین کە نزیکترین لە ڕۆحی کوردبوونەوە وتیایە کوردەکان لەبری ئەوەی کە خەڵکی دیکە حکومیانکە هەر کورد حکمی کردووە وەجۆ لە سیاست بیری سیاسی تیانە گەشەی کردووە وەڵام دەرەوەی ئەو سەردەمە بووە ئەمە فۆرمی سێمی بەڕێوەبردنەکە وەکو وتم لە ئیمپراتۆرەوە بۆ دەوڵەتی شەدادی و عەنازی و دۆستەکی لە سەردەمی عەباسیەکانە و هاتە سەر میرنشینەکان جا من ئەگەر تۆزێکی ماوە ئەمەیان هەڵگرم بۆ ئەوەی کە ئایا فۆرمەکانی ینی 1514 بەدووە فۆرمی بەڕێوەبردن چۆن بوو جا دەستخۆش من ئەو بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو زۆر من ئەمەوێ باسی ئێستا ئەگەینە قۆناغێک ئیتر ئێمە لە نیوەی دووەمی سەدەی 19 کۆتای ینی
ئیتر نیوەی دۆمی سەدەی نۆزدەهەمی لە 1850 کان بەدواوە وەی جەناب لە 1830 بۆ ئیتر تا کۆتایی سەدەی 19 دەوڵەتی سەفەوی نەماوە قاجاری جێگای گرتووەوە میراتی دەوڵەتی سەفەوی قاجارەکانە دەوڵەتی عوسمانی پێ ئەڵێن پیاوە نەخۆشەکە حرکاتی ناسیۆنالیستی تورکی خەریکە ئەگاتە ناوچەکە حرکاتی ناسیۆنالیزمی عەربی یان ئیسلاحی ئیسلامی لە ناوچەکەیە دەستی پێکردووە مثلەن کەسانی وەکو عەبدوڕەحمان کەواکبی ئەنووسن محەممەد عەبدە دێت ئەنووسێ لەسەر تەنویری فکری عربی متأثرین بە مەدرسەی فەڕەنسی مثلا تەهتاوی ئەمانەی کە باس کرد ئیتر واقعی سیاسی ئیمپراتۆری لە ناوچەکەیە تووشی کێشەیەکی بنیادی ئەبێ ئەم کێشە بنیادیەش کێشەی ئەساسەکەی لە شاڵاوی ناسیۆنالیزمەوە دەست پێخە کە متأثر بوون بە فکری غەرب ڕۆژئاوە لەگەڵ خۆی ئەم شەپۆلە دێنێ بۆ ئەم ناوچەیە ئیتر دەوڵەتی قاجاری و دەوڵەتی عوسمانی ئەگەنە ئەو بڕیاری کە بەرەو دامەزراندنی دەوڵەتێکی ناوەندگیر هەنگاو بنن وە کەوایە ئێمە لە مناقەشەکانمان باسمان کردوتمان دەوڵەتی ناوەنجید تەواو پێچەوانەی دەوڵەتی تەواو پێچەوانەی ئیمپراتۆریەتە لە ئیمپراتۆریەتە ئیمپراتۆر هەیە بەڵام هێزەکانی دیکە جۆرێک لە سربەخۆیان هەیە مۆزاییکێکەیە تایە یەکەم دووەم سیاسەتی قەومی نیە هاوڵاتی ئیمپراتۆریەت هەیە سێم پەیوەندی ئەم ناوچە نیمچە سربەخۆیانە لەسەر ئەساسی وەلا و باجە بۆ ئیمپراتۆر ئیتر ئەمە هەبوو تەواو بوو وایتر ئەمە نامێنێ کە ئەمە نامێنێ ئیتر یەکسەر قۆناغی کۆتایی منشینیش لەم بافەرزۆنە لەم ناوچە پارێزراوی لە بینی قاجاری و عوسمانی ئیتر ئەم ئیتر قۆناغی زێڕینی منیشە کوردەکان لە ناوەچێت تەواوە بێ یەک لە دوایەک ئەکەون و ئیتر لەسەر ئەمەشە ئەگەر بینە سەر ئەدەبیاتی کوردی لە چامەکانی نالی و سالمەوە لە کەوتنی بابانەوە ئیتر ئەمە شانامە و غوربەتێکی سیاسی دروستە بێت بەڵێ ینی سەر دوورتکە و حەیران و گۆرانی و زۆر شتمان هەیە ئەمە بۆ خۆی ڕەنگە بابەتی یەک زنجیرە و پۆدکاست و ئیش بێکە تۆ بەز سەر ئەم ئەدەبیاتی لاوانەوە و گریانی ئەم قۆناغە تراژیدیەکە کە ئەمەش بەدەر نییە لە دەربڕنی هەستێکی ناسیۆنالیستی ئەیبینین لێرە بەدواوە ئێمە دێنە بەردەم قۆناغی ئەوەی کە مێنشین کۆتایی دێ دەوڵەت نەتەوە دروستە بێت تەمان هاوکات ئیتر ئێمە نزیکە بینەوە لەگەڵ کەوتنی دەوڵەتی عوسمانیش جێگرەوەی دەوڵەتی عوسمانیش دەوڵەت نەتەوەیە لە قۆناغی دەوڵەت نەتەوەیە بەڵێ ناسیۆنالیزمی پەرگیریوە لە قۆناغی دەوڵەت نەتەوەیە کورد مێنشینی نەماوە خێڵە کوردیەکان پەرتەوازن لابەلان هەر یەکەی لەگەڵ یەکتری دوژمنایەتیانەیە کێشەی خوێنیان لە بینە هەیە ناوچەیەکیان یانەیە خێڵە کوردیەکان لەم بینەیە کە مینشینەکان لە ناوچەیە خۆتەزانی سیاست دژی بۆشاییە پێویستی بۆی پڕ بکرێتەوە ئەوەی کە ئەم بۆشایی مینشینانە پڕکاتەوە خێڵ و قەبیلە و سەرکردە خەڵەکیەکانن ئەمانش پەرتەوازن لە ناویانە مەسلەیەکی زۆر سەرنجڕاکێشی حەزەکەم بچیتە سەر ئەوە بە گشتی کە ئەوەی بۆ جەنابەت بەچێڵێم لێرە ئێمە ڕۆڵی تەریقەتەکان و دامەزراوەی سۆفی دێتە پێشەوە لە کوردستانە هاوکات دیارە هیچ کات ڕۆڵی مەلاوانە کەم نەبووە بەڵام ئیتر مەسەلەن تەریقەت نەبووە بەڵام ئیتر ئەبینی لە دوای ئەوە تەریقەتی قادری و نەقشبەندی وەکو هێزی ترانس خێڵ واتە ئەو هێزەی کە ئیتر دەورە بینێ لە گواستنەوەی خێڵ بەرەو شتێکی کە فۆرمێکیکە لە بربەرەکانی یا دروستکردنی ئیدارە یا دروستکردنی هینە ئیتر ئەم نەقشبەندی و قادریانە مەسەلەن لە ڕێگای شوێن کەوتوەکانیان و تەنانەت سنووری خێڵەکانیش ئەبڕن وانە سنووری خێڵ تێپەڕن سنووری جوگرافیەکان ئەبڕن تر خێڵ بەتەنیا ئینتیمای سۆفی بوون بۆ تەریقەتی قادری و نەقشبەندی ئینتیمای خێڵ تێپەڕێنێ ئینتیمای ناوچە تێپەڕێنێ وەمە خاڵی بەهێزیانە بێت طبعاً خاڵی بەهێزی ئەمان ئەوەیە ئیتر دەسەڵاتی سەرۆکی تەریقەتێکیش تقریبان زیاترە بێت لە دەسەڵاتی سەرۆکەڵێ ئێستا ئێمە ئەم فۆرمە چۆن لێ تێ بگەین و لەکوێ جێ بکەین و ئێستا خوێنەوەمان بۆم خۆناغە چییە خێرایی سێرێ بکەین ئێمە کورد لەکوێ ڕازیە لەکوێشە ناڕازیە ئەم بۆ تەریقەت بۆ دین بەمانە گشتێکی چکۆ تاریخەت دوجار میتۆدێکی پیادەکردنی دینداریە
بۆ تەریقەت سەر هەڵەیە بۆی وەڵامی ئەم پرسیارە بینەوە ئێمە باسمان کرد ئێمە چەند فۆرمێکمان هەیە لە سیاستکردن لە چوارچەوەی ئیمپراتۆریەتا کورد کێشەی نەبووە چونکە جۆر لە خۆبەڕێوەبەرەی بۆ خۆی دەستخستووە ئەمە سێ فۆرمی سەرەکی هەبووە لە سەدەی یان لە مێژووی نوێ هاوچەرخە کە ڕۆڵیان هەبووە لەوەی کورد بوار بن ینی بۆشاییەک بن بە کورد بتوانێت هەم خۆی بەڕێوەبەری هەم شوناسەکەشی بپارێزێت فۆرمی یەکەمیان بریتی بوو لە هاوپەیمانیەتی نێوان میرەکان و سوڵتانە ئەوەی کە مەلا ئیدریسی بەدیسی بناغی بۆ داڕشت وەمە توانی تا ئەو کاتەی سوڵتان لامەرکەزی بیریە کردەوە تا دەرکەوتنی سوڵتان مەحموودی دووەم ئەوەی کە تۆ ناونە بیرکردنەوە لە مرکزیت تا بە لامەرکەزی بیریە کردەوە کوردەکان لە میرنشینەکانی ژێر سایەی عوسمانیەکانە کێشەیان نەبوو و بۆیە زۆربەی کوردەکانیش لەگەڵ عوسمان ئەگەر کورد بکەین بە چەند بەشێکەوە زۆربەی کورد لەگەڵ عوسمانەکان هاوپەیمانیەتی کردووە بۆ چونکە عوسمانەکان لامەرکەزیان هەیە بە کورد لەگەڵ نەست و لاشعوری سیاسی کوردیا ئەگونجاو ئەهاتەوە خێڵیش بەرژەوەندی و بەش و یاریکی براوە دروست بوو ئەمە فۆرم یەکەمی بەڕێوەبردن و کە بریتی بوو لە هاوپەیمانیەتی نێوان سوڵتان و میرە کوردەکان و کوردیش بەمە ڕازی بووە کاتێک کە میرەکان نامێنن کورد دانانیشێ بڵێ من تەسلیمی ناوەندگەرایی ئەبم مادام عوسمانیەکان هەمویان لەسەران سەر ئەیانەوێت ناوەندگەرایی بسەپێنن من تەسلیم بم دوو ڕێگەی لە بەردەمە یان ئەوەیە بێ بە عوسمانی و لەناو عوسمانیشە بەناوکی تورکیەوە یا بێ بە عوسمانی یاخود ئەبێت هەڵگەڕێتەوە کورد هەڵگەڕانەوەی هەڵبژارد هەڵگەڕانەوە کە میر نەماوە تا بەناوی میرەوە هەڵگەڕێتەوە جوانە میرشین نەماوە بەناوی هەڵگەڕێتەوە دینیش لەم بۆشاییەدا چ فۆرمێک وەرەگرێت دینیش هێشتا ناتوانێت وەکو سیاست بەکار نهاتوە بەداخەوە کورد لەو بابەتەیە نەیتوانێت وەکو تورک وەکو فارس وەکو عەرەب دین بەکاربێنێت تا ئەم کاتێک کە باسێکن کە 1940 و 50 دین ناتوانێت ئەمانە کۆکاتەوە دین بۆ عیبادەت بەکارهاتووە بۆیە بینی لێرە ڕۆلی شێخ عوبەیدوڵای نەهری و ئەمانە بەڵێ گرنگیکە بۆی ئەڵەمەیە بن ینی پێگەی فەوزای ناو کوردستان باسکەم بۆی دەرکەوێت جوانە ئەم بگەینە ئەوە زۆر گرنگە ئەم جێڕانەوە لێرەیە دەوڵەتمان هەیە وەکو عوسمانی لەگەڵ خێڵمان هەیە کوردەکان زۆر سیرەکە ڕابر لێرە ڕێک پێچەوانی مەسیری مێژوو ئەجوڵێنەوە بەداخەوە لێرەیە دەوڵەتەوە کوتو باسک لە دەوڵەتەوە لە ئەوروپا دروستەکرێت تورکیش ئەوێ دەوڵەتەوە دروستکە سێ فۆرم بۆ دەوڵەتەوەی تورکی لەو کاتا وردە گەشەکە یەکیان باوەڕی وایە ئەڵێ دیسکۆرس هەیە ملانیان دیسکۆرسێک ئەڵێ دەوڵەتی عوسمانی دروستەکەن وەکو ئەمریکا عوسمان چێتی ئەەکەین بە دەوڵەتداری ئەوە تەمان سەرکەوتوو نەبوو دەومی ئەڵە ئیسلامگەرێتی ئەەکەین بە دەوڵەتداری بەڵام عەرەبەکان ڕازی نابن تورکەکان خۆشیان ڕازی نەبوون کاگرابر زۆر نقطەیەکی مویمە بۆ ڕازی نەبوون چونکە ئەگەر دەوڵەتی ئیسلامگەرایی دروستکەن لە عوسمانیا لەبەر ڕازی نەبوون چونکە زۆر هەڵگەڕانەوە بوو لە شتێکی کلتوری عوسمانیش زۆر گرنگە ئەو نقطەیە ئەیاوت ئەگەر دەوڵەتی ئیسلامی دروستکەین بە ناوی عوسمانی دەوڵەتی ئیسلامی دروستکە عەرەب زۆرینەی ئیسلامە تورک بێ بە شاگردی عەرەب ئافرین ینی بۆ بیرکردنەوەیە بۆیە نیانێش عەبدولحەمید دەوڵەت تورکی دروستکە و هەر میری ئەوانی تریش نیانێش دروستیکەن خاڵێکی تر ئەوە بوو کە تۆرانیزم وردە گەشەکە ئایا لەسەر تۆوی تورکیزم ئەتوانین دروستیکەین وەکو لە فەڕەنسا لە ئەڵمانیا لەکوێ لە ئیتالیا دروست بوو ئەتوانین لەسەر تۆوی نەتەوەیەک ئیتنیکێک دروستیکەین تەمان تورکەکانی ناو ئەستەمبوڵ بیران نەکردەوە تورکە پەرتەوازەکانی ناو قەوقاز و ناو فەڕەنسا بیران لەمە کردەوە وەکو زیاگۆ ئاڵ بوو وەکو ئەو ناوم بیرچوو ئەوەی کتێبی سێتەر سیاست بڵاوکاتەوە یوسف ئاکچۆرا ئەمانە ئەو بیرکردنەوەکەن سێریکە ئەوان تورکەکان لەگەڵ عەرەبەکان لە میسر چونکە محەممەد عەلی پاشا میراتی وەجێهێشتبوون لەگەڵ فارسەکان کە لە دوای ئەفغانی و ئەوانە و لە چاکسازی ئێرانیا دەست پێکەن هەمویان بەسەر مەسیری گیانە ئەڕۆن بیل لە نەتەوە سازی ئەەکەنەوە کەچی کورد لەویا فۆرمێکی نییە بۆ خۆپارێزی نخبەیەکی زۆر باشیشی نەبووە کە پەیامەکانی بە ڕۆژنامە یا بە کۆمونیکیشنی سیاسی و میدیایی و کۆمەڵایەتی بگاتە دیوەخانەکان بۆیە بە پێچەوانەوە کورد مەسیری خێڵەگرێتە بەر ئەبینی بەدرخان تحالفێکی زۆر گرنگی خەڵکی دروستەکات ئەمەیان فۆرمێکی تر لە بەڕێوەبردن میر بەدرخان پەیمانێکی زۆر جوان لە بینی خەڵک کوردەکانە دروستەکات و چەند میرێکی شتیایە بەڵام لەسەر ئەساسی خێڵە نزیکەی 12 خەڵکۆ کاتەوە پەیمانی پیرۆز ئیمزاکەن هەر ناوی پەیمانی پیرۆزە لە نیوەی یەکەمی سەدەی 19 پەیمانی پیرۆز لەسەر ئەساسی نەتەوایەتی نییە بەڵام کۆنفیدراسیۆنێکی خێڵەکیە ئەڵێ خۆمان ئەپارێزین لە دژمنی دەرەکی تەمەن بەستیان لە عوسمانیەکانە لە بەستیان لە قاجارەکانە بە بەستیان لە خەڵکانی دیکەیە هەرچەند ئەم پەیمانی پیرۆزە نەچوە خاڵی جێبەجێکردنەوە کاتێک کە ئێزیدەکان پەلاماری مزوریەکانیان نا پەیمانی پیرۆز نەیتوانین مزوریەکان پارێزێ بۆیە مزوریەکانیش پشت ینی ئەوان دیکەش وتیان کەواتەم پەیمانە حبرن عەل الوەرەقە هاتن پەرایان بۆ میرنشینی گەورەی سۆران برد میری گەورەی سۆران
کە بەڕاستی الحەق میرێکی ئەگەر درێژەی هەبوایە کورد لەوە چوو لەو ڕێگەیە بواە بە ناوکی دەوڵەتی جێبەجێ بکردایە یعنی ببووە بە ناوکێک بۆ دەوڵەتداری بەداخەوەن عوسمانیەکان و وڵاتانی دیکەش دەستیان هەبوو لە ناوبردنیە مزوریەکان پەنا ئەبن لە ڕێ مەلایەحیاوە پەنا ئەبنە بەر میری سۆران و میری سۆران حەق لە ئێزیدەکانە کاتەوە بۆ مزوریەکان بۆیە فیدراسیۆنە خێڵەکەکە وەڵام نایەتەوە و ناتوانێت پارێزەری کوردبوون بێت چونکە پەیمانی پیرۆست نەچووە سەرکە حبرن على الورق مەرەکەبی سەر کاغەز مایەوە ئەمە فۆرمێکی تر بوو لە بەڕێوەبەرێتی باشە لە 1950 میری بابان تیا ئاچێت مینشینی بابان نامێنێ مینشینی ئەردەڵانیش نامێنێ ئێوە بین مەستوری ئەردەڵان و بنەماڵەکەی هەمویان ڕاکەن بۆ سلێمانی و ئێستا گۆڕی مەستورە یادی بەخێر و نمونەی زۆر بێت لە ژنی مێژنووس و ژنی زانای کووردا کە ئێستا لە سلێمان لە گردی سەیوانە گۆڕەکەی ئەم فۆرمەش وەڵام نایەتەوە فۆرمی خەڵکی ناتوانێت کورد پارێزێت لێرەیە بۆشاییەک دروستە بێت تۆ سیاست دژی بۆشاییە بەڵام کورد هەر لە سیاستدا نەماوە کێ ئێمە وتمان میرەکان لە سەحنەی سیاسی ئێمە پێدا هاتین ینی لە دەوڵەت لە دیاکۆ بۆ سەلاحەدین ئەم دەوڵەتانەمان بینی کەس بەسرا بوونەوە بە عوسمانیە و بە هینەوە دوایی لە دوای چاڵدێرانەوە سەردەمی ئەمارەتەکانمان بینی ئەمانە ئەکەون ئەجا خێڵەکان وتمان کێشیان هەیە و یەک نین ئەگەینە سەردەمی شێخ و تەریقەتەکان ئەم تەریقەتەکان بۆ دروست سەبۆنمە وەکوی بوتم باسی شۆشی شێخ عەبدوڵڵای نەهەری سەری ڕەوایەتیان چەند جوان هەڵەتۆقێ دوو بیرکردنەوەی زۆر جوان ئێمە ئێستا وتمان دەوڵەتەکانی سەدەکانی ناوەڕاست نەمان ئەمپراتۆری ماد نەماوە مینشەکانیش نەماون کە دوا میلادگری ئەو نەریتە باون خێڵەکان نەیانتوانی کورد کۆکەنەوە لەبەر خەڵەکان بەرتەوازە بوو تۆزانیان بووە ئایدۆلۆژیایەکیش نەبوو یەکیان بخاوە خێڵیش دوازار تەبیعەتێکی هەیە خێڵ تەنها بیر لە بەرژەوندی خۆی کاتەوە یعنی عەسەبیەتی خێڵ ناتوانێت ئیشکالی خێڵ بۆچی هەڕەشەیە لەسەر پرۆژەی یەخستنیان بنیادینەتەوە کە ڕەنگە لە داهاتوە زیاتر قسەی لەسەر بکەین ئەڵخاین ئیشکالی خێڵ ئەوەیە عەسەبیەتی خێڵ دەمارگیری خێڵ تەنها ئینتیمای بۆ خۆی هەیە بۆیە کاتێک کە هەڕەشەیەک هەر جۆرە چوونە ناو هەر ئیتیفاقاتێک کە لە دەسەڵاتەکانی خۆی لە پێگەی خۆی کەم بکاتەوە لی دێتە دەرەوە ئەمە ئیشکالە من ئەمە بۆی کاتەکەشمان بەرە کۆتایی بچێت لەوە چێ لەم بۆشایە سیاسیە گەورەمان هەیە کورد هیچ فۆرمێکی بەڕێوەبردنی نەماوە بیپارێزێت ئەمارەتەکان ئەخیریان ئەردەڵان و بابان بوون هەردووکیان یەکیان لای قاجارە و یەکیان لای عوسمانیەکانە ناوچوو تەنانەت فکری سیاسی عەبدوڵڵا پاشای بابان و ئەحمەد پاشای بابان ئەوەنە فکرێکی لە ئاستی پێویستانە بوو لە دنیای تازە نەگەشت بوون ینی لە ڕۆشنبیری سیاسی نەگەشت بوون بانیانەکەن ئەستەمبول پێیان بڵێن قایمقامی سلێمانیتان قبوڵە یا میری بابان لە قایمقامی سلێمانی ئەوە بۆ یەکیانە بێ بە قایمقامی سلێمانی کۆتایی بەم ئەمارەتی بابانێت ئەم بۆشایە دروستە بێت کورد کێشەیەکی کاگرابەر زۆر ئەم کێشە گرنگە زۆر کێشەیەکی وجودی هەیە لەم بابەتەیە هەمیشە ئیسلامی بەکار نهێناوە بۆ خزمەتکردنی خۆی بەڵام لێرەیە ئەبینی تەریقەتەکان ڕۆڵی گەورە ئەبینن تەریقەتێکی زۆر تایبەتمان هەیە تەریقەتی شێخ عوبەیدوڵڵای تەریقەتی نەقشبەندی بەڕابەرایەتی نەهریەکان بۆ زانیاری نەهریەکان ڕاستە ئێستا لە چوارچێوی تەریقەتی مەولەنا خالدی نەقشبەندین بەڵام باپیری نەهریەکان لەگەڵ مەولەنا خالدی نەقشبەندیە پێکەوە لە هیندستان نەقشبەندی هێن بۆ کوردستان کە ئەم نقطەیە خەڵک زۆر گرنگی پێنایە یعنی بۆیە خۆیان هەم ساحبی نەقشبەندین هەم شەریکی نەقشبەندیش ئەمە هەر بۆ بیرهێنانەوەی ببوورە بۆ بیرهێنانەوەی بیسەرانیش ئێمە هەر لە سبەی ریسێرچ زنجیرە پۆدکاستێکی زۆر سەنجڕاکێشمان هەیە لەسەر کورد و شوناسی ئاینی کە دکتۆر حەیدەر و دکتۆر یاسین زۆر بەجوانی لە پۆدکاستە زۆر باش و نەمرەکانن طریقەتی نەقشبەندی ئەم طریقەتە بۆ گرنگە طریقەتی قادری هەمیشە لەگەڵ سوڵتەی حاکم بووە یعنی خۆی سوڵتەی دروست نەکردووە بەڵکو خزمەتی سوڵتەی هەبووی کردووە قادری ئەمەی هەبوو لە بابانی شاروای کرد هەر بوویە مەولەنا خالد جێ نەبوویەوە طریقەتی نەقشبەندی لای نەهریەکان تا 1940 هەر قادری بوون خۆیان و خۆیان بە بنەماڵی شێخ عەبدولقادر گەیلانی ئەزانن قادری بوون تحولێکەکەن کاتێک کە باپیریان ئەچێتە لەگەڵ مەولەنا خالددا سەفەری هیندستانەکەن و لەگەڵ دەهلەویەکان و نەقشبەندی هێنن بۆ کوردستان وەرئەچەرخێن بۆ نەقشی هێشتا هەر نەقشیەکانیش بەشداری سیاست ناکەن بەڵام پەروەردەی سیاسیەکەن ئەوان باوەڕیان بە پەروەردەکردنی سیاسی هەیە یعنی بەلای خەڵکەوە سیر نەبێ چوار طریقەت لە پشتی ئەردۆغانەوەیە هەر چواریان ینی سەرچاوە و کانی ئاو خواردنەوەیان نەقشبەندیە ینی نەقشبەندی خۆی سیاست خۆی سوڵتەی سیاسی وەرناگرێ وەکو مەولەنا خالد بەڵام پەروەردەی سیاسیەکە باوەڕی وایە پەروەردەی سیاسی و کۆمەڵگەی پەروەردەکراو خۆی سیاسەتی باش بەرهەمهێنێت بۆیە
شێخ عوبەیدوڵڵا پەروەردەکراوی مەدرسەی هەم قادریە هەم نەقشبەندیش میلادگری هەردووکیانە و مسلمانی سنی ئەشعریش ئەمە نقطە زۆر گرنگە بۆ زەین و زەینی سیاسی هیچ یەکێک لەمانە ڕێگە نایەت و هەڵگەڕێتەوە بە ڕووی سوڵتانە ئەمە زۆر گرنگە کە وای کردو دەستی مسلمانە کوردەکان ببەسێ لەوەی کە بچێت بەغدا داگیرکە وای کردو لە سەلاح الدین وەکو سوڵتانی عەباسی خلافەت ئەعلان نەکا وای کردو وەکو سوڵتان محەممەد فاتح یا بایەزید یا سەلیم خۆی نەبێ بە میلادگری مسلمانەکان ئەشتوانین بڵین ئەوەی کە بەڵام شێخ عوبەیدوڵڵا لێرە ئینقلاب بکات ئەمریکا هینە زەبەر لەوە ئەمێ پرسیارەکە ئەتوانین بڵین کۆتایی هاتنی ڕۆڵی شێخایەتی و طریقەتەکان کە ناتوانێت لەنە ئیتر ئەگەینە سەدەی بیستەم ئەتوانین بڵین ئیتر ئەنجامی بۆم بەسیتەوە بۆ چکە ئەمێ نەقلەکەم بەلاوە گرنگە لەگەڵ ڕۆحی سەردەم ناگونجێ من مێ بڵێم زوڵمێکی زۆرە بڵێن طریقەتەکە لەگەڵ ڕۆحی سەردەم ناگونجێ منە بە پێش بەسم ڕۆحی سەردەم ئەوەی کە پێڵ سەردەم ڕۆحی ناسیۆنالیزم بەڵێ ئەزانم سەدەی بیستەم دەست من ئێمە بڵێم باسی سەدەی بیستەمەکەین کە بە سەدەی ناسیۆنالیزم ناس دوو تایب لە طریقەتمان بۆ دروستە بێت دوای شێخ عوبەیدوڵڵا نەهریەوە طریقەتی سامتە لە سیاسەتە طریقەتی بێدەنگ لە سیاسەتە پەنجە نەرمکردن لەگەڵ سیاسەتی باوە طریقەتی قسەکەرمان بۆ دروستە ناتیقەمان بۆ دروستە وەکو چۆن لە حەوزەی شیعەکانی شاهەیە ناتیقە نەقشبەندیەکانی نەهری یەنە دەنگ بۆ یەکەم جار شێخی نەهری شێخ عوبەیدوڵڵای نەهری لە 1970 ڕاستە ڕاپەرنەکە دەست پێکە بەڵام لە ڕاستیە لە هەفتاکانەوە بناغی بۆ داڕشت بە بەڵگەی ئەوەی کە چەند کۆبوونەوەیکی سیاسیەکە لە کۆبوونەوە سیاسەکانە غەیرە مسلمانی تایە بەڵام سەرانسەر کوردی تایە و هەروەها کوردستانەکە ناکوردەکانیش تایە کریسیانەکانیش ماکە بۆ کۆبوونەوەکانی مە زۆر گرنگ ینی وەکو نیشتیمان بیر لە کوردستان کراوەتەوە وەکو نەتەوەش بیر لە کوردی نامسلمانیش کراوەتەوە ئێزیدەکان بەشداری تیاکە و خەڵکی دیکەش بەشداری تیاکە ئەو کاتە کوردستان دوو پارچە بوو بەشێکی لای قاجار و بەشێکی لای عوسمانی بوو و هەروەها فکری سیاسی تیا بوو کاگرابەر شێخ عوبەیدوڵڵا تا بیر لە بکەنە ور دەبێتەوە هەسا یەکەم جار تۆ گەبتەیە بزنەوەی سیاسی سەرخەیت بێ پەلاماری لاوازەکە بیت هەروەها بیری لە کوردبوون کردەوە لە قاجارە و کوردبوون لە عوسمانیا هادووتی لە کوردبوون لە عوسمانیا بەهۆی ئەوەی کە کورد تورک نییە ستەمی لێ ئەکرێت هەروەها لە قاجارە لەبەری کە کورد زۆرینەی کوردەکان شیعە مەزهەبی فارز نین دووبارە هەر زوڵمیان لێ ئەکرێت بۆیە هەسا ئیسلامی طریقەتی بەکاری هێنا بۆ خزمەتی کوردبوون بە چ بەڵگەیەک باش ئایا ئەگەر شێخ عوبەیدوڵڵا بۆ خۆی ئەمەی کردووە وەکو بەعزێک ئەڵێن بۆ خێڵ ئەمەی کردووە یا بۆ ئیسلام ئەمەی کردووە یا بۆ کورد ئەمەی کردووە بە ڕای من هیچ یەکی لەو سیانی پێشوو نییە بۆ کورد ئەمەی کردووە لەبەر یەک خاڵ شێخ عوبەیدوڵڵا خۆی بەوە ناسراو بوو یەکێک لە ڕۆژهەڵاتناسەکان ئەڵێ سێ کەس ئەتوانن شەقامی مسلمانی ئەو سەردەمە بجوڵێنن یەکێکیان سوڵتان عەبدولحەمیدە بەهۆی ئەو کە خەلیفەی سیاسی مسلمانانە یەکێکیان شەریف حسێنە بەهۆی ئەوەی کە کلیلی مەکە و مەدینەی لایە ئەتوانێت مسلمانەکان بجوڵێنێ ئەڵێ سێمیان شێخ عوبەیدوڵڵای نەهریە چونکە کلیلی طریقەتی لایە باش شێخ عوبەیدوڵڵایە کە بتوانێت مریدی هەبێت لە جەزائیر لە نەیجیریا لە میسر ئایا پێویستی بەوەیە لەبەر ئەوەی کە خۆی گەورەکە بێت چەکی نەتەوەی بەکاربێنێ بە پێچەوە چەکی نەتەوەی زەرری لێیە لە ڕووی ئابووریەوە شێخ عوبەیدوڵڵا لانی کەم 250 لادەی هەبوو هەر بە مڵکی بنەماڵەکەیان بوو لە ڕووی ئابووریەوە لە ناو قاجار و ناو عوسمانەکانیش کێشەی نەبوو بۆیە باوەڕم وایە کۆتایی بە طریقەتی سامیتە هات بە طریقەتی قسەکەر بوو بە مۆدێلێکی دەقگرتووی تازە و فۆرمەلە بوو لە ناو سیاسەتی کوردیە بۆیە کاتێک کە میر نییە کە خێڵ نییە کە دەوڵەتمان نەماوە طریقەت جێگەی دەوڵەت دەگرێتەوە و یاخیە بێ بەرامبەر بە فۆرمی ناسیۆنالیزمی سەردەستە ناسیۆنالیزمی قاجاری ناسیۆنالیزمی ئەگەر هەبێت ئەڵبەتە لە کەوانەیەکە عوسمانی بەس بۆچی ئەویش پاشەکشاکە ینی من ئەمێ ئەو جوابەوەگرم پاشەکشەی شێخ عوبەیدوڵڵا جیاوازە لە پاشەکشەی هەندێک لە شێخی دیکە شێخ عوبەیدوڵڵا پاشەکشە ناکات ئەمە کۆتایی بە ئینەکە دەستگیر دەکرێت و ئەنێرێ بۆ منفا بۆیە ئێمە دوو شتمانەیە لە هەر شۆڕشکا بێ لە ڕەبەچاوی بکرین ئەنجامگیری شۆڕش لەگەڵ ینی دەرئەنجامی شۆڕشەکە لەگەڵ ئەنجامی شۆڕشەکە بریتی بوو لە شکست ئەنجامی کاتی مەبەستم ئەوەیە تۆ لە انتخاباتە ئەنجامی کاتیمانە ئەڵێ دوو کورسی زایدە دوو کورسی ئەنجامەکە یەکسانە بە چوار بەڵام دەرئەنجامی ئەڵبژاردن تەشکیلی حکوومەتە ینی شێخ عوبەیدوڵڵا چی لە دوای شێخ عوبەیدوڵڵا مەسە ئەزمموی بارزانیەکانیشمان ئەزمموی بارزانیمانێ ئەزمموی قادریەکانی سلێمانیمانێ شێخ محمود ئەزمموی دیکەشمانێ شێخ محەممەد سیدیقمانێ سەید تەهای نەهری نەوەی شێخ عوبەیدوڵڵامان هەیە ئەوانەمان هەیە
ئەم طریقەتە لە ڕووی دەرئەنجامەوە کۆتایی نەهات یعنی مەشخەڵێکی داگیرسان شێخ عەبەیدوڵڵا تا ئەم دەقەش ئەگەر تۆ بتەوێت سەر بەخۆ خوازبی ئەبێت لەگەڵ مەدرسەی شێخ عەبەیدوڵڵا بیت لەکوێ پاشەکشەکە لە چلەکانە پاشەکشەکە سمکۆ خوێندکاری ڕاستەقینەی شێخ عەبەیدوڵڵایە چکە شێخ عەبەیدوڵڵا باوەڕی بە نیوەڕێ نەبوو خۆ بەڕێوەبەری باوەڕی بەسەر بەخۆیی هەبوو بۆیە لە هەردوو ناوچەی عوسمانی ناوچە قاجارە کاری لەسەر کرد یەکێک لە خاڵەکانی زۆر وردی شاری پێکا مەرجێکی بۆ عوسمانیەکان و بۆ قاجارەکان ئەڵەن چی ئەڵێن ئەبێ ڕێگەی هاتوچۆ و ڕێگەی هاتوچۆی نێوان کوردانی قاجاری کوردانی عوسمانی ئاسانکەن شێخ عەبەیدوڵڵا زۆر جوان لە کۆمونیکیشنی هاتوچۆ تێگەشتووە لە گرنگی بەستانەوە تێگەشتو لە بنیانەوەی نەتەوەیە بەڵێ لە شوراسی هاوبەش لە ئابووری هاوبەش لە یەخستنی هاوبەش لە دروستکردنی سەرەتای ئیتیفاق شێخ عەبەیدوڵڵا فۆرمێکی دیکە دروستەکە کە بریتێ لە ینی دوای فۆرمی دەوڵەت و میرایەتی و هاوپەیمانی سوڵتانی و میرایەتی و خێڵایەتی فۆرمێکی دیکە تازە دروستەکە کە بریتێ لە فۆرمی دینداری لە خزمەتی نەتەوەیە ئەم فۆرمە کە بە فتوای شێخ و ڕابەرایەتی شێخ دەست پێکات و هەروەها بە دروستکردنی کیانێکی سیاسی بۆ کورد بۆ کوردستان نەک بۆ خێری کوردستان ئایا خوێندکاری هەبووە شێخ مەحموود لە ڕاستیە لەکانی کاک ئەحمەدی شێخە ئاو ناخواتەوە کە باپیرێتی لە شێخ معرفی نۆدەوێ سەرچاوی نەگرتووە بزنەوە سیاسەکەی بەڵکو بریتە لەو لە خوێندکاری ڕاستەقینەی ئەو هەڵوێستە سیاسی شێخ عەبدوڵڵا نەهریە شێخ عەبدولسەلامی بارزان شێخ عەبدولسەلامی بارزانیش شێخ عەبدولسەلام ئەسڵەن شێخەکانی بارزان تابعی شێخای نەهرین نەقشبەندین لە دەستی نەهریەوە نەک لە دەستی بیارەوە یعنی فەرقەکەی ئەمەیە بۆیە ئەم بڵێن ئەم حرەکەی نەهریە لە دوو ناوچە لە دوو زۆنەوە ئەوگازرێتەوە بۆ باشووری کوردستان هەم لە ناوچەی بارزان هەم بۆ سلێمانی و لە دەستی بەدڵنیایی لە ناوچەی سلێمانی خۆیان قادری بەڵام بوون بە نەقشبەندی لە سلێمانیا لە قادریە تەجەلا ئەبێت لە ڕەواندز و هیران و نازەنینە هەر بە نەهری تەجەلا ئەبێت لە منتیقەی ئەوتەمە باڵەکایەتی و زۆنی هینی حەوزی ئەو کاتە زۆنی بارزانی ئەو کاتە زۆنی نەهریەکان بوو لە ڕەواندز و سۆرانی ئەمڕۆمانە زۆنی نەهریەکان بوو بەرەو باکوورتر ئەڕۆین کە زاخۆ و ناوچەکانی بەشێکی هەکاری و بەرەو خواردەکە ئەوە بارزانی ئەمڕۆکە ئەمە زۆنی بارزانەکان بەڵام هەرسێکیان مۆدیلی شێخ عەبدوڵڵا نەهرین کە بریتە لە یاخیبوونی دینی لە پێناو نەتەوەیە ئەمجا لەکوێ کۆتاییەت لە دەرکەوتنی خۆی بوونە لە بزودنەوەی خۆی بوونا کە بزودنەوەیکی مۆدێرنی حزبی تەنزیمی ڕێگە برات بدە هەروەها لە قازی محەممەدیشا فۆرمی سەربەخۆی کۆتایی من ئەمەوێت لێرەوە بچینە خۆناغی چوارەم سەرهەڵدانی مۆدرن سەرکردایەتی مۆدرن یان جوڵانەوەی مۆدرن لە شێخایەتیەوە بەرەو ڕابەرایەتی نەتەوەی کە ئاکتۆری سەرەکی تایە حزبە ئەمەی کە ئەمڕۆ بەدەستیوە لاڵێنین ئایا حزب دەربوو یا دەرمان بوو ئایا دەربوو یا دەرمان بوو پێم وا بێ برادران ئەڵێن کاتمان تەواو بێ بەڵام من هەر لێرە بەجێ دێڵم کە ئێتر پێم وا لێرە مۆزوعەکە هەم زۆر قورسە بێ هەم خۆشتریشە بێ چونکە ئیتر قۆناغی سەدەی بیستە سەرەتای سەدەی بیستە کوردستان بە تاوەتی دابش کراوە چوار دەوڵەتی نەتەوەی دروست بۆ دوای سایکسپیکۆیە جەنابەت باسی خۆی بوون و کرد اینجا دوایی شێخ دێنە سەر قازی محەممەد ئەمەش هەر قازی محەممەدش حەزب دروستەکە یان قازی محەممەد فۆرمێکی گواستراوەیە لە نێوانی ترادیشن و مۆدرندا یعنی هەم باکگراوند و جوڵەکەی بەڵام دیسانەوە مۆدررنیشە و ئەو سەری ناسیۆنالیزمیشە کە ڕاگەاندنی دەوڵەتە لە مەهاباد بۆیە قۆناغێکی زۆر سەرنجڕاکێشە دووسێشت هەیە ئەمێ بیڵێم تایدا لەم قۆناغەدا ئاکتەرەکان شێخ و ئاغاکان نین بەڵکو ئاکتەرەکان حیزبە سیاسیەکانن و لە ناویاندا سەرکردایەتێکی خوێندەوارن یان خەڵکی گەنجی خوێندەوارن یان کەسایەتی ڕۆشنبیرن یان کەسایەتی مەسەلەن ئەدیب و ئەمانن میدیا دەرەکەوێت مەسەلەن بۆ نمونە ئایدۆلۆژیا تێیدا ئایدۆلۆژیایەکی نەتەوەیە ناسیۆنالیستیە واتە ئەمە یەکێچکێ لە خاڵە جیاکراوەکانی ئەم قۆناغە سەرکردایەتێکی سێکۆلارە واتە جۆرێک لە دابڕاوە لە پاشخانی ئاین بەڵام هێشتا ناتوانێت خۆی بتەکەێنێ ناشتوانێت خۆی بتەکەێنێ لە
لە پاشخانە کۆمەڵایەتەکەش دوای دێنە سەر سوودی لێوە لەگرێ بەڵام سوودی بەڵام لە فۆرمدا ئەم قۆناغە بەمانە ئەناسرێتەوە ئیتر ئەمە وەکو بزوتنەوەکانی کۆمەڵی ژانەوەی کوردستان مەسەلەن ژێکاف و دواتر حزبی دیموکراتی کوردستان لە ئێران زاد دواتر حزبی پارتی دیموکراتی کوردستان لە عێراق و لە کوردستان عێراق و بەم حزبی هیوا و بەم شێوەیە تا ئەگاتە کۆمەڵێک ناو و ئەمانە ئیتر ئێمە لێرەوە دێنە ناو مێژووی زۆر مۆدێرن کە ڕەنگە بەشێک خەڵکی هێشتا لە ژیانەما بەکەمە بیرما بێ زۆر زۆر سپاس پێم وابێ زۆر سەرنجڕاکێش بوو لەم دوو ئەڵقەیە توانیمان هەموو ئەم قۆناغبەندیە من بۆ خۆم وەکو سینەما دێتە بەرچاوم سپاس بۆ هیوادار مەرکەز تا ئەم دەقەی لەگەڵمانە بووە لەم سێمەش لەگەڵمان بێت چونکە تەکمیلەی وەرچەرخانی بزوتنەوەی ڕزگاری خواست لە شێخ و خێڵ و مەلا و تەریقەتەوە ئەمەیان بێت تەواویکەن چونکە قسەکەمان بەنیوان لەوە بێ و من هیوادارم ئەو میوانانی تریش کە دێن بەشداریەکەن ڕاستەکەی زۆر بەلامەوە گرنگە ئەم پرۆسەیە بەم شێوەیە بڕوا کە ئێمە بە چاوێکی ڕەخنەیانەی ئەکادیمی ورد سەیری مێژوو شوناس و ڕابردووی خۆمان بکەین و هەموو ئەکتۆرانی کە لە داهاتوە لێرە ناویان دێ ئەمانە تەنها بۆ ئەوەیە کە ئێمە لە ڕابردووی خۆمانەوە فێر بین و داهاتووی خۆمان ببینین و ئێمە باز لە پرۆژەی بنیانانی نەتەواکەین نەتەوە سازیەکەین بۆیە نەتەوە سازی و مێژوو بۆ وڵاتانی بۆ ئەو نەتەوانەی کە وشیارن کە پێ ئەنێنە ناو گەشەکردن نابێ شەرم لە کەس نەشتەریشی تێکە بەڵێ ناڵم شەرم لە کەس ناکات گەلێک سوپاس دەستان خۆش بێگات